پەیوەستبوونی پۆلێکی تر لە کچان و کوڕانی شۆڕژگێڕ بە هێزی پێشمەرگەی کۆمەڵە. سەرهەڵدان و هاتنە مەیدانی خەباتی شکۆمەند و شکۆداری پێشمەرگایەتی کۆمەڵە وەڵام دانەوەیەکی دروست و مێژووی بە هێرشی ڕژیمی دڕندەی کۆنەپەرستی کۆماری ئیسلامی بۆ سەر کوردستان و بۆ پاراستنی ژیان و کرامەت و مافەکانی کۆمەڵانی گەلی کوردە. لە ماوەی پتر لە 40 ساڵدا هێزی پێشمەرگەی کۆمەڵە وێڕای ئەوەی سەنگەری قایم و پتەوی پاراستنی مافە نەتەوەیەکانی گەلی کورد بوو بەو پڕی بوێری و قاتعیەتەوە بەرامبەر دەستدرێژیەکانی سەر ئەو گەلا وەستاوەتەوە و لە هەمان کاتدا لە نێو خۆی کوردستانیش ئاڵا هەڵگر و پارێزەری مافی چەوساوەکان دادپەروەری کۆمەڵایەتی یەکسانی مافی ژنان دێموکراسی و ئازادیە سیاسیەکان بووە. هێزی پێشمەرگەی کۆمەڵە نمونەی بەرزی ئەو پێکاتەیە بووە کە سەرسەختی و کۆڵنەدەری لە ئاست دوژمنانی لەگەڵ نەرمونیانی و خزمەت گوزاری بەرامبەر بە جەماوەری حەقخوازی کوردستان سەرکەوتوانە هەڵپێکاوە. سەرچاوی ئەم تایبەتمەندیە دەرەوشاوەیەی هێزی پێشمەرگەی کۆمەڵە ئەوە بووە کە بە ئامانجی بەرز و ئینسانی و پێشکەوتن خوازانەی کۆمەڵە گۆچ کراوە و پەروەردە بووە کە تێیدا خۆشەویستی کرێکاران، زەحمەتکێشان، خۆشەویستی خەڵکو و کارکردن لە پێناو هوشیاری ڕێخستن و پێشخستنیدا جێگەیەکی بەرجەستە و بەرچاوی هەبووە و هەیە. هێزی پێشمەرگەی کۆمەڵە نەخشێکی مێژووی لە ئاڵ و گۆڕە سیاسیەکانی زیاتر لە 4 دەهەی ڕابردوودا گێڕاوە و بێگومان لە داهاتووی کوردستان لە هێنانەدی ئامانجەکانی کۆمەڵە و گەلی کوردیشدا جێگەی دیاری خۆی دەبێتەوە و بەلێک هەڵپێکانی ژیرانە و دروستی خەباتی پێشمەرگانە لەگەڵ شکڵەکانی خەباتی سیاسی، جەماوەری، ڕێکخراوەیی، مەدەنی، ڕاگەیاندن و هەتت لە ئازموونی داهاتویشدا سەربەرز و سەرکەوت و دەچێتە. کچان و کوڕانی شۆڕژگێڕ بەهاتنتان بۆ پێشمەرگایەتی ڕیزەکانی پڕ لە شانازی کۆمەڵە بەهێز و بەتینتر بکە. پەیکەری شۆڕشی سوور نەقشی ئاگر و خوێنە، تەنورەی قینی کۆمەڵ هێزی دوژمن شکێنە، دۆستانی شار بوێران ئێمە گیانمان سڵاوە، لە پێناو شۆڕشی سوور هەست و نیستمان داناوە، لە ناو دڵی شەوی تار دەبینە ڕۆشنایی، هێزی دوژمن دەشکێنین شینمان دەکەین بەشایی، زستانی سەختیستەم ئاخر نەفەس دەکێشێ، چاوەڕوانیتان بەسکەن هەنگاو بنێنە پێشێ، ڕقی پیرۆزی کۆمەڵ تۆپانی بێبەزەیە، نەک هەر سڵاوی ئێمە گیان و ڕۆحمانی پێیە. ئەندامانی سەرکردایەتی کادر و پێشمەرگە قارەمانەکانی کۆمەڵە بەخێربێن بۆ ڕێوڕسمی پەیوەستبوونی پۆلێکی دیکە لە لاوانی خەباتکاری کوردستان لە ژێر ناوی پەلی شەهیدانی هەورامان بە ڕیزی پڕ لە شانازی هێزی پێشمەرگەی کۆمەڵە. ڕێوڕسمەکەمان بە سرودی بانگەوە سرودی فەرمی کۆمەڵە دەست پێ دەکەین. Shore, she was sorry.
ئێستاش بۆ ڕێزگرتن لە یادی هاوڕێیانی گیانبەخکردووی کۆمەڵە و سەرجەم گیانبەخکردوانی بزوتنەوەی عیدالەتخوازی گەلی کورد 1 دەقە بێدەنگی ڕادەگرین. بەهشت و دۆزەخ بۆ من تازە نین، هاوکات و هاوجێ ئەویشم دیوە ئەمیشم دیوە، نیشتمانی من لەوەتەی هەیە بەهشتە و دۆزەخ دەوری تەنیوە. لێرەدا داوا لە هاوڕێ عەبدوڵڵا ئازەربار ئەندامی دەفتەری سیاسی و بەرپرسی کۆمیسیۆنی نظامی کۆمەڵاکەین بفەرمێت و بە بۆنەی ئەم بۆنەوە وتەیەکمان پێشکەش بکات. هاوڕێ عەبدوڵڵا سکار. میوانە خۆشەویستەکان بەشداربووانی ئەم ڕێوڕەسمانی وەڕۆتان باش. ئەمڕۆ لێرە کۆبووینەوە بە بۆنەی پەیوەستبوونی پۆلێکی دیکە لە کچان و کوڕانی تێکۆشەری کوردستانی ڕۆژهەڵات بەریزەکانی هێزی پێشمەرگەی کۆمەڵا لە ژێرناوی پەلی شەهیدانی هەورامان. لە سەرەتاوە لەلایەن خۆم و هەموویەوەوە پڕ بەدڵ پیرۆزباییان پێ دەڵێم و هیوای سەرکەوتنیان لە خەبات و لە ژیاندا بۆ بەهاوات دەخوازم. من نامەوێت قسەیەکی زۆر بکەم بۆیە هەر بە کورتی بۆەوەی سخنرانێکەشمی تر هێر زۆر بێ کورد ماوە و ئەوە نەبێ دەمەوێ باسێک لە هەلومەرجەکەی ئێستا بکەم و دواتر ئەرکەکانی خۆمان دەستنیشان بکەم بە کورتی و وتارەکەم بەوەندە تەواو دەکەم. ئێمە ئێستا لە هەلومەرجێکدا ئەم ڕێوڕەسمە بەڕێوە دەبین و لێرە دانیشتوین لەبەر چاوی هەمومانە هەرچەند ئەم لێکدانەوەیە ڕەنگ بێ زۆر ڕوون و ئاشکرا بێ بۆ هەموو بەشداربووان ئێرە کە شغل و حیرفەیان کاری سیاسەت و تەحقیقکردنی ئەمانەیە، بەڵام کۆماری ئیسلامی لە حەقیقەتدا لە هەموو کاتێکی دیکە لەژێر فشار و گەمارۆ و تەنگنایەکی زیاتردا قەراری گرتووە. کۆماری ئیسلامی لەباری مەشروعیەتەوە ئێستا لە هەموو کاتەکان زیاتر مەشروعیەتی خۆی لەدەست داوە، لە دەرەوە و لە ناوەوە لەژێر فشار و گوشارێکی یەکجار زۆردایە. ڕژیمێکی لە هەموو کات زیاتر ڕیسواترە، زۆر بێ پشتیوانی نێونەتەوەییە. لە ناوخۆش کۆمەڵانی خەڵکی ئێران هیچ بڕوا و متمانەیەکیان بەم ڕژیمە نەماوە. ناڕەزایەتیەکان هەتا دێ زۆرتر و زۆرتر دەبێ و پەرە دەستێنێ. ئەگەر بحرانەکانی ئێران ساڵان دەهەیەک جارێک بەربینجی بە کۆماری ئیسلامی دەگرت، ئێستا هەموو ساڵێ شەپۆلی ئەو ناڕەزایەتیانە بەرەو ڕووی کۆماری ئیسلامی دەبێتەوە و هەر جارە شەپۆلەکە بەتینتر و بەتاوتر و بەهێزتر دەبێت. ڕووداوەکانی مانگی ڕابردوو دەری خست کە ئەم ناڕەزایەتیانە چەندە لە دەرونی کۆمەلگای ئێراندا پەنجی خواردۆتەوە و چەندە ڕەسەنایەتیان هەیە لە مقایسە لەگەڵ خۆپیشاندان و ناڕەزایەتیەکانی ساڵانی ڕابردوو، پارساڵ و پێرافساڵ و ساڵانی پێشووتر. ئەم بزوتنەوەیە هەم بەهێزتر بوو، هەم عەمیقتر بوو، هەم ڕادیکاڵتر بوو، هەم دەستکەرەوەتر و دانەوێنتر بوو. بە هەموو یەک لەوانە ئێمە دەزانین کە بلوغێکی زۆرتر و چۆتە ئاستێکی دیکە. ئەگەر جاران بزوتنەوەکانی کامیۆنداران، معەلیمان، ماڵبەختەکان، دەراویشی گونابادی ئەم لێرە و لەوەی چوارچێوەی جغرافیای ئێران سەری هەڵدەدا و ویستێک داواکاریەکی هەبوو پێشکەشی دەکرد، بەڵام ئەم جارەکە هەرچەند جرێقەی ئەم بزوتنەوەیە بەهۆی گرانبوونی بێنزینەوە بوو، بەڵام لە هیچ جێگایەک ئێمە شعارێکمان نەدی کە باس لە کەمکردنەوەی نرخی بێنزین بکە یا داخوازیەک ڕۆ جمهوری ئیسلامی پێشکەش بکات، بەڵکە لە هەمووی شعاری بڕوخێ کۆماری ئیسلامی سەردەدرا و هیچ دەرەجەیەک لە ویست
یا ئینعیتاف یا ڕەخنەیەک نەبوو لە کۆماری ئیسلامی، بەڵکە داواکاریەکەەوە بۆ ئەو ڕژیمە تاریخ مەسرفی تەواو بۆ دەبێت بڕوە. لەوەها هەلومەرجێکدا ئەرچی ئێمە لە جاران لە هەمیشە قورستر دەبێت. چاوەڕوانیەکان لە کوردستان و لە هەموو ئێرانیش لە ئۆپۆزیسیۆن و لە کوردستانیش لە حیزبەکەی خۆیان لە کۆمەڵە لە جاران زیاتر و زیاتر دەبێت. بۆیە ئەوە دەخوازێت کە ئێمەش لە حەدی ئەم چاوەڕوانیانەدا کە خەڵکی کوردستان لە هێزەکانی خۆیان هەیەە لە کۆمەڵە هەیەە دەبێت لەو ئاستەدا زاهیر ببین. وجودی ئەم هاوڕێیانە ئەم ڕۆکانێ و پەیوەستبوونیان بە ریزەکانی هێزی پێشمەرگەی کۆمەڵە لە ڕاستای تەقویەتکردنی ئەو بەرنامەیەدایە کە هێزی پێشمەرگەی کۆمەڵە هەمیشە پاڵپشتی خەباتی کوردستان بووە و دەمێنێتەوە. ئەگەر لە بزوتنەوەی ڕابردوودا یا لە بزوتنەوەی هاوچەشنی ئەوانەدا ئێمە لەباری تاکتیکیەوە بە مەسلحەتی نەزانین کە لە هێزی پێشمەرگە کەڵک وەربگرین یا بیجوڵێنین و بالفعل ئیستفادەی لێ بکەین، بەڵامەوە هیچ بە معنای ئەوە نییە کە ئێمە بالقووە ئەو هێزە ڕاناگرین، تەقویەتی ناکەین، ڕۆژ لەگەڵ ڕۆژ گەشەی پێدەدەین، پەروەردەی دەکەین، باری دێنین، لەباری چەندایەتی و چۆنایەتیەوە دەبێت پێی ڕابگەین. ئەم هێزە وزەیەکی خەوتووی ئەم بزوتنەوەیە. ئەو ڕۆژەی کە دەبێت بالفعل بەکاربێ حتمما لە گۆڕینی باڵانسی هێزدا لە پاراستنی دەستکەوتەکانی بزوتنەوەی شۆڕژگێرانەی خەڵکی کورد و ئەو خەباتەی ساڵهایە خەڵکی کوردستان خوێنی بۆ دەدەن، کاریگەری دەبێ و تەوازنی قوا بە قازانجی خەڵک و بە قازانجی شۆڕش دەگۆڕێ. تەوەقع ئەوەیە لەو ڕەفیقانەوە لە هەموو ئەو ڕەفیقانەی دیکەی کە لە ریزەکانی هێزی پێشمەرگەدا خەبات دەکەن کە خەباتگێڕێکی شێلگیر و پەیگیری ئەم ڕێگایە بن، ئەم هاوڕێیانە کە ئەمڕۆکانێک پەیوەست دەبن، چەکی کەسانێک دەکەنە شانیان کە خوێنی خۆیان لەو ڕێگایەدا داوە، ڕێگای کەسانێک ئیدامە دەدەن و بە ناوی پەلێکەوە کراون کە هەموو وجودی خۆیان بۆ ئەم کوردستانە و بۆ خەباتی شۆڕشی چەوساوەکان بەخت کردووە. لە سەنگەرێک خەبات دەکەن کە ئەم سەنگەرە لە ڕێگای هاوڕێیانی ئەوان و پێشکەسوەتانی ئەوانەوە بۆ 40 ساڵە ئاوەدان ڕاگیراوە. ئەوان ئەرچیانە، ئەرچی سەرشانیانە، ئەم ئەرک و وەزیفانەی کە بۆیان دیاری دەکرێت بە باشی بەڕێوەی بەرن، ئەو ئەمانەتەی دراوەتە دەستیان وەکو بیبیلەی چاوی خۆیان بیپارێزن، کۆمەڵە تەقویەت بکەن، شەو نخوونی لە خۆیان بەسەر خۆیان دازاڵ بکەن و خەو و خۆراک لە خۆیان حرام بکەن. ئەو ڕۆژەی کە کار بە ئەوانە، پێویستی بە حزوری ئەوانە، دەبێ ئەوان بە ئەرکی واقعی خۆیان هەستن. من دڵنیام کە هەرەو جۆرەی تەوەقعیان لێ دەکرێت ئەم کچ و کوڕە گەنجانەی ئەم ڕۆکانە بە هێزی پێشمەرگەی کۆمەڵە پەیوەست دەبن. ئەوانە هەروەک چۆن هیوای خەڵکی کوردستانن، هەر ئاواش هیوای ئێمەشن و دڵنیاین کە هێزەکانی ریزەکانی هێزی ئێمە تەقویەت دەکەن. هیوای سەرکەوتنیان بۆ دەخوازم جارێکی دیکە لە خەبات و لە تێکۆشاندا، هیوای سەربەرزی دەخوازم بۆ هەموو تێکۆشەرانی ڕێگای کۆمەڵە. ڕێز دەگرین لە گیانبەخت کردوانی ئەم دوایانەی بزوتنەوەکانی کوردستانی ڕۆژهەڵات و هەموو ئێران بەگشتی. ڕێز دەگرین لە تێکۆشان و خەباتی ئەم خەڵکانەی کە ئاوا بەورەوە بە دەستی خاڵی، بەبێ چەک، بەبێ ڕێخستن، بەبێ سازماندار پەلاماری دوژمنیاندا. ئێمە دڵنیاین تەوژم و گوڕی ئەم شەپۆلانە جارەکانی دیکەی داهاتوو کە دێتەوە پێشێ حتمما هیچ دیوارێکی ئیستبداد لە بەردەمی نابێ کە بتوانێ خۆڕاگرێ و دەیڕوخێنێ. ئومێد و ئاسۆکان بۆ دەرکەوتنی خۆری ئازادی نزیکن، هیوا بە سەرکەوتن لە هەموو کات زیاترە. ئێمە دەبێ دڵخۆش بین بەوەی ئەو سەمەرەی ڕەنج و زەحمەتی ساڵهای خۆمان و هاوخەباتەکانی ئێمە خەریکە دێتە بەرهەم. لەم کۆتایەدا دەبێت زۆر ئاگامان لە کۆمەڵە بێ، زۆر ئاگامان لە ریزەکانی خۆمان، لە ئینسجامی خۆمان، لە تەشکیلاتەکەمان زۆر ئاگامان لەوانە بێ، خۆمان بپارێزین، ئینسجامی خۆمان بپارێزین، ڕوە و
تێگەیشتن و پێگەیشتن و بڕینی پلەکانی سەرەوەتر بە تایبەت ئەوانەی تازە پەیوەست دەبن جوانترەکان دەبێ حەول و تەقەلایەکی زۆرتر بدەن و ئەرچێکی زیاتریان لەسەرشانە. من لەوە زیاتر کاتان ناگرم جارێکی دیکە سپاس بۆ بەشداریەوە پیرۆزبایی دەکەم لە هەموو ئەو ڕەفیقانەی کە ئەمڕۆکانێ بە ڕیزەکانی هێزی پێشمەرگەی کۆمەڵە پەیوەست دەبن هیوای سەرکەوتنیان بۆ دەخوازم لە ژیاندا هیوادارم سەرکەوتوو بن بڕوخێت بە ماڵیسلامی سەرکەوت. ئێستاش هاوڕێیانی تازە پێشمەرگە کارت و چەکی پێشمەرگایەتی خۆیان لەدەست هاوڕێ مەولود یوسفی یەکێ لە بەرپرسانی فێرگە وەرزەگرن. هاوڕێ مەولود تکایە فەرمووی. بژی کۆمەڵە، بژی کوردستان، بژی سۆسیالیست. 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 بژی کۆمەڵە، بژی کوردستان، بژی سۆسیالیزم. بژی کۆمەڵە، بژی کوردستان، بژی سۆسیالیست. بژی کۆمەڵە، بژی کوردستان، بژی سۆسیالیزم. بژی کۆمەڵە، بژی کوردستان، بژی سۆسیالیست. 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 ئێمە شاگردانی فێرگەی کۆمەڵین ئێمە شاگردانی فێرگەی کۆمەڵین ئێمە ڕۆڵەی هەرک و کار و کۆششین وا قوتابین و لە فێرگەی شۆڕشین. 1 2 3 4 بژی کۆمەڵە، بژی کوردستان، بژی سۆسیالیست. لێرەدا پەیامی پەلی شەهیدانی هەورامان لەلایەن هاوڕێژینۆ ساوجی پێشکەشمان دەکرێت. هاوڕێژینۆ تکایە بفەرموون.
پەیامی پەلی شەهیدانی هەورامان بە بۆنەی پەیوەستبوون بە ڕیزەکانی کۆمەڵەوە. ئەندامانی سەرکردایەتی، کادر و ئەندامان و پێشمەرگە قارەمانەکانی کۆمەڵە. بەشداربووانی ئازیز، بەخێربێن بۆ ڕێوڕەسمی پەیوەستبوونمان بە ڕیزی هێزی پێشمەرگەی کۆمەڵەوە. ئێمە ئەمڕۆ پۆلێک لە کچان و کوڕانی شۆڕژگێڕ و ئازادیخوازی کوردستان پاش تێپەڕاندنی سەرکەوتوانەی خولی سیاسی و نظامی فێرگەی پێشمەرگایەتی کۆمەڵە لەژێر دەستی مامۆستایانی دڵسۆز چەکی پڕ لە شانازی پێشمەرگایەتی کۆمەڵە دەکەینەشان و لەژێر ناوی پەلی شەهیدانی هەورامان بە ڕەسمی پەیوەست دەبین بە ڕیزی ئاشکرای هێزی پێشمەرگەی کۆمەڵەوە. جێخۆیەتی لێرەوە پڕ بەدڵ دەستخۆشی و ماندوو نەبوونی لە بەرپرسانی فێرگە و مامۆستایانی دڵسۆزمان بکەین کە ئێمەیان لە هەموو بوارەکانی سیاسی، نظامی، فەرهەنگی و کۆمەڵایەتی باری هێناوە و بەو پەڕی ماندوونە ناسیەوە شەو و ڕۆژ هەموو کات و ساتێکیان تەرخان کرد بۆ پەروەردەکردن و ئاشناکردنمان لەگەڵ ڕێگا و ڕێبازی کۆمەڵە. دڵنیابن ناهێڵین زەحمەت و ماندووبوونی ئێوە مامۆستایانی دڵسۆز کەوانەی شۆڕش و خۆڕاگریتان فێرکردین بە فیڕۆ بڕوە و بەڵێن دەدەین قوتابێکی دڵسۆز و بۆ وەفای ڕێبازی کۆمەڵە بین. هاوڕێیان، ئێمە ئەمڕۆ لە هەلومەرجێکدا پەیوەست دەبین بە ڕیزەکانی کۆمەڵەوە کە ئێران لە بەردەم گۆڕانکاری گەورەدایە. کۆماری ئیسلامی لەگەڵ کۆمەڵێک کێشە و گرفتی چار هەڵنەگر بەرەوڕوویە. دەنگی ناڕەزایەتی خەڵکی وەزاڵە هاتوو هەر ڕۆژە لە چین و توێژێکی کۆمەڵگای ئێران بەرز دەبێتەوە و لاوانی تێکۆشەر دروشمی مەرگ و نەمان بۆ کۆماری ئیسلامی دەڵێنەوە. کۆماری ئیسلامی خەریکە دوایین هەناسەکانی خۆی دەدات. ئاسۆی ڕزگاری خەڵکی چەوساوە بە شمێنەتی کوردستانیش کە 40 ساڵە دژی ئەو ڕژێمە خوێنمژە خەباتەکان ڕوونترە. ئەم دۆخە زۆر ناخایەنێت و دڵنیان ئیرادەی بەرزی جەماوەر سەر ئەنجام دیکتاتۆرێتی ڕەشی کۆماری ئیسلامی هەڵدەپێچێت و پەیامی ئازادی بۆ کۆمەڵانی خەڵکی ئێران بە دیاری دێنێ. هەر لێرەوە سەری ڕێز و نەوازش لە بەردەم ئیرادەی بەرزی سەرجەم گیان بەختکردوانی کۆمەڵە و بزوتنەوەی ڕەوای خەڵکی کووردا دەنەوێنین و پەیمان دەدەین وە قوتابێکی فێرگەی کۆمەڵە ڕێبواری بە ئەمەکی و ڕێبازە بین کە ئەوان لە پێناویدا گیانبازیان کرد و بنەماڵە سەربەرزەکانیان دڵنیا دەکەینەوە کە تا دوا دڵۆپی خوێن درێژە دەری ڕێگا و ڕێبازی ئازیزانیان دەبین. لە کۆتاییشدا داوای لە کچان و کوڕانی ئازادیخوازی کوردستان دەکەین بۆ وەستانەوە لە بەرابەر ڕژێمی دژە ئازادی کۆماری ئیسلامی کە سەرچاوەی زوڵم و زۆر هەڵاواردن، سەرکوت، زیندان و ئەعدامە بەرەو ڕیزەکانی کۆمەڵە بێن. کۆمەڵە ئەو حیزبە پێشکەوتن خوازەیە کە بۆ گەیشتن بە ئازادی، عەداڵەتی، کۆمەڵایەتی و مافەڕەواکانی خەڵکی گورج شێرگینانە خەبات دەکات. ئێوەش بەهاتنتان هێزی پێشمەرگەی کۆمەڵە بەهێزتر بکەن. بڕوخێ ڕژێمی کۆماری ئیسلامی هەر شەکاوە بێڵای سووری کۆمەڵە، بژی کۆمەڵە، بژی کوردستان، بژی سۆسیالیزم. سرودێکی دیکە لەلایەن هاوڕێیانی تازە پێشمەرگە ئامادە کراوە کە داوایان لێ دەکەین بفەرمن و پێشکەشمانی بکەن. گشتین ئێوە هەرگیز نامرن، نامرێ ئاگر هەواڵان ئێوە کڵپەی ئاگرن. تۆ کەسێکی بۆ مرۆڤی ئەم زەمینە وەک برای، تۆ کەسێکی بۆ مرۆڤی ئەم زەمینە وەک برای، وەک پرۆژەی بۆ هەژاران خەونی داهاتووی چرای، وەک پرۆژەی بۆ هەژاران خەونی داهاتووی چرای. هەرگیداری شادی گشتین ئێوە هەرگیز نامرن، نامرێ ئاگر هەواڵان ئێوە کڵپەی ئاگرن. تۆ ئەژید هەر وەک ئەوانەی بێگومانم نامرێن، تۆ ئەژید هەر وەک ئەوانەی بێگومانم نامرێن، چونکە کوانۆی وانەکانت چاوەگێکی ئاگرێن، چونکە کوانۆی وانەکانت چاوەگێکی ئاگرێن. هەرگیداری شادی گشتین ئێوە هەرگیز نامرن، نامرێ ئاگر هەواڵان ئێوە کڵپەی ئاگرن.
پەیامی پەزیرشی کۆمەڵە لەلایەن هاوڕێ ئەوین ڕەمەزانی دەخوێنرێتەوە کە داوایان لێکەین بفەرمێت و پێشکەشمانی بکات. پەیامی خوازیارانی پێشمەرگایەتی کۆمەڵە بە بۆنەی پەیوەستبوونی پۆلێک لە کچان و کوڕانی ئازادیخوازی کوردستان بە ڕیزی پێشمەرگایەتی کۆمەڵەوە. سەرەتا بە خێرهاتنی ئەندامانی سەرکردایەتی کادر و پێشمەرگەکانی کۆمەڵە دەکەین بۆ بەشداریتان لە ڕێوڕەسمی پەیوەستبوونی پۆلێک لە کچان و کوڕانی خەباتکاری کوردستان بە ڕیزی پێشمەرگایەتی کۆمەڵەوە. ئێمە وەک کۆمەڵێک لە کچان و کوڕانی خوازیاری پێشمەرگایەتی کۆمەڵە لە بەشی پەزیرش پیرۆزبایی خۆمان ئاراستەی هاوڕێیانی پەلی شەهیدانی هەورامان دەکەین کە ئەمڕۆ پاش تێپەڕاندنی سەرکەوتوانەی خولی سیاسی و نظامی فێرگەی پێشمەرگایەتی کۆمەڵە چەکی پڕ لە شانازی پێشمەرگایەتیان لەشان کرد و پەیوەست بوون بە ڕێزەکانی کۆمەڵەوە. هیوادارین سەرکەوتوو بن لە هەموو قۆناغەکانی ژیانی سیاسی و پێشمەرگایەتیاندا و کاریگەر بن لە بەهێزترکردنی هێزی پێشمەرگەی کۆمەڵە. هاوڕێیانی خۆشەویست، ئێوە لە کاتێکدا چەکی پڕ لە شانازی کۆمەڵە دەکەنەشان کە خەباتی جەماوەری خەڵکی ئێران پێی ناوەتە قۆناغێکی تازەوە. دەنگی ناڕزایەتی خەڵک بنەمای ئەم ڕژیمەی کردووەتە ئامان، گرانی، هەژاری و بێکاری لەلایەک و گوشاری لە ڕادەبەدەری ناوەندە ئەمیەتیەکان لەلایەکی تر وای کردووە خەڵکی ئێران زیاتر لە هەر کاتێک بۆ ڕزگاربوون لەم دۆخە ئامادەی گیانبازین. دڵنیاین کۆماری ئیسلامیش وەک باقی دیکتاتۆرەکانی سەردەم محکومە بە ڕووخان و لە ناوچوون و تەنیا ئیرادەی لەشکان نەهاتووی جەماوەرە کە دەتوانێت چۆک بەم ڕژیمەدا بدا. کوردستان کە لە سەرەتایی هاتنە سەرکاری ئەم ڕژیمەوە تەنیا سەنگەری خۆڕاگری لە بەرابەر هێرشە بەردەوامەکانی کۆماری ئیسلامی بوو، جارێکی تر بە بەشداری چالاکانەی لە دوایین ناڕزایەتیەکانی خەڵکی ئێران ڕەوابوونی بزوتنەوەکەی سەلماندووە. ئەم قۆناغەی ئێستای خەباتی بزوتنەوەی کوردستان زەرورەتی بەهێزترکردنی هێزی پێشمەرگەی وەک باڵی چەکداری بزوتنەوەی ڕەوای گەلی کورد و پشتیوانی لێبڕاوی خەباتی جەماوەری لە کوردستان زیاتر کردووە. هێزی پێشمەرگەی کۆمەڵە کە هەڵقوڵاوی خەڵکی کوردستانە وەجێی پەنجەی بە ڕووداوە مێژوەکانی چەندەی ڕابردووی کوردستانی ڕۆژهەڵاتەوە دیارە. ئەو هێزەیە کە کۆمەڵانی خەڵکی کوردستان جارێکی تر دەتوانن هیوا و ئاواتەکانیانی پێ ببەستنەوە. لە کۆتاییشدا جارێکی تر پیرۆزبایی لە هاوڕێیانی تازە پەیوەست بوو بە ڕیزەکانی کۆمەڵە دەکەین و دەستخۆشی و ماندوو نەبوونی دەڵێن بە بەرپرسانی فێرگەی پێشمەرگایەتی کۆمەڵە کە بەردەوام و بێماندوو بوون خەریکی ڕاهێنان و فێرکردنی خوازیارانی پێشمەرگایەتی کۆمەڵان لە بەشە جۆرا و جۆرەکاندا. ئاوەدان بێ فێرگەی پێشمەرگایەتی کۆمەڵە مەرگ و نەمان بۆ کۆماری ئیسلامی سەرکەوێ بزوتنەوەی ڕزگاری خوازی گەلی کورد، خوازیارانی پێشمەرگایەتی بەشی پەزیرشی کۆمەڵە. بۆ هیوایەی هاوڕێیانی تازە پێشمەرگەمان لە کار و وەرکی تەشکیلاتی خۆیان سەرکەوتوو بن. ئازیزان، بەم شێوەیە گەیشتینە کۆتایی ڕێوڕەسمەکەمان. هاوڕێیانی تازە پێشمەرگە ڕادەوەستن بۆ ئەوەی ئێوەی ئازیز پەیامی پیرۆزبایی خۆتان ئاراستەیان کەن. سپاس بۆ بەشداریتان.